کردنەوەی ئەم کتێبەیە بە ناونیشانی 73 کە نیشانەیە بۆ تەمەنی شەرکۆی مەزن کە 73 ساڵ ژیاوە ساڵی 1940 بۆ ساڵی 2013 کۆچی دوایی کردووە. ئەم کتێبە بڵاوکرێتەوە چەند چەلەکێکی تر بەڕێوەچێت هەر لەو بارەیەوە کاکەڵوی شەرکۆبێکەس و چەند کەسایەتێکی دیکە لە هەر سەبارەت بە یادی 13 ساڵی شەرکۆی مەزن قسەیان بۆ کردوین. فەرمونون با بینەری بین. من هەرچیەکەم ناتوانم بە وشەی ڕقا هەڵگەڕێم بیکەم بە قەڵایەک بۆ خۆم. هەرچیەکەم ناتوانم لە پاڵ وشەی تۆڵەدا من سەنگەرێک لێدەم و بیکەم بە پەنایەک بۆ تووڕەئی و دڵڕەقی خۆم. هەرچیەکەم ناتوانم ڕۆژێ سەعاتێ چرکەیەک وشەی ئەڤین نەبینم و نەیکەم بە یار و هاودەم و چاوی جوانی قەسیدەی خۆم. ئەمڕۆ 13 ساڵیادی نەمری باوکم پیرۆزەکەم کە لە پارتی ئازادی لە ڕێوڕسمێکی تایبەتی و شکۆمەندا دووشت بەڕێوە دەچێت کە گرنگە ئاماژەی پێ بدەم. یەکەمیانەوەیە کە تابلۆیەکی ئاسنین کە لەلایەن ئاسنگەرێکی ئەم شارەوانەیە کە خۆی حەز و خولیای بۆ شعر و ئەدەب هەیە لەسەر ئەرچی خۆی پێشتر کە ئەم بەنای وەستابارامی مەلا بەکری عەلی کە ئەم تابلۆی دروست کردبوو لە وەردەمی یەکێتی میسران لە قیسلێمانی دانرابوو. ئێستا ئەمڕۆ ئەگوازرێتەوانێ بۆ پارتی ئازادی لە پشت ئارامگەکەی باوکمەوانەیە بۆ بە هەمیشەیی هەڵەواترێ. تابلۆیەکی ئاسنینە نزیکەی 150 کیلۆ قورسە. لە یادەکە کۆمەڵێک شعر خوێندنەوە و قسەکردنەوەمان نابێ. لە هەمان کاتیژە دیوانێک بەنای 73 شێرکۆبێکەس بڵاو بێتەوانێ هەر ئەمڕۆ کە 73 شعری باوکمە کە ئاماژەیە بە تەمەنی و ساڵەکانی تەمەنی باوکمە. هەموو ئەم شعرانە ئەو شعرانن کە لە سۆسیال میدیا و لە شوێنەکانە بەدەنگی خۆی هەیە، هەم بنووسین بڵاو بێتەوە هەم QR کۆدێکی لەگەڵ ئەتوانین لە تەلەفۆنەکەتوانێ QR کۆدەکە لێ بدەیت و شعرەکە بەدەنگی خۆی ئەخوێنێتەوانێ. ئەمە دووشتن کە ئەمڕۆ لە یادەکە لە پارتی ئازادی سعات 6 ئەکرێت بە سپۆنسەری مۆزەخانەی شێرکۆبێکەس ئەکرێ. خۆشم لێ بەشدارە بم لە خوێندنەوەی پەخشانە شارێکە. بە دڵنیایی هەموو ساڵێک یادمان کردوێتەوانێ لە سەرەتاوانێ، بەڵام من هەمیشە حەزم کردووە لە یادەکانی باوکمان شتێک هەبێت کە پێشتر نەکرابێ. لە یادەکان لق و پۆپ دارتر بن سەرپێشن بۆ فەستیڤاڵاتی گەورە بۆ شتێک کە نەکرابێ. ئەم ساڵ ئەو کتێبە و ئەو تابلۆیە ئاسنینە کە هەڵەواسرێت لەوێ کارێکی باشە. دیارە یادکردنەوەی شاعیران و نووسەران مانجگە لە باوکیشم ڕەونەقێکی باشتر ئەدا بەو یادانە باشترێکە، بەڵام هەمیشە ئەنیشتی خۆمان تۆزێت لە شتی دووبارەبوونەوە و پارێزین باشترێکە. لە سەرەتادا لە یەکەوانێ هەتا 10 ساڵی ئەوەڵ هەمیشە لە پارتی ئازادی بە گڕوتینێکەوانێ لەگەڵ نووسەران و شاعیران و ئەدەبدۆستانە شعر خوێنراوەتەوانێ وتار هەبووە، بەڵام لەمەولا لە مۆزەخانەکە خەڵگەتوانێ بێت کە لێرە لێی دانیشتوین بێن ئەو شتانە ببینین کە شێرکۆ هەیەی کە خەڵک ببینێ ئەم شاعرە چۆن ژیاوە، ئەبێتە ناسنامەیەک بۆ هونەر و ئەدەب و نەمری شعرەکانی باوکم. بەڵام گرنگیشە لە پارتی ئازادی وەکو ئەمڕۆ باسم کرد کە ئەکرێت بۆ بڵاوکردنەوەی ئەو کتێبە و هەڵواسینی ئەو تابلۆ ئاسنین. بە دڵنیایی زۆر گرنگە، نەک هەر بۆ باوکم، بۆ هەموو نووسەران و شاعیران و چوزانم شانۆکاران و فیلمسازان کارێکی باشە، بەڵام بەو مەرجەی کە کاری تازی تێدا بکرێ، شتی خەرمانێکی تازە بخەینە سەر شعرەکانیان، سەر بیرەوەرەکانیان، سەر یادەکانیان، بۆیە گرنگە یاد بکرێنەوانێ بۆ مەرجەی کاری تازەیان بۆ بکەین. جا فەستیڤاڵات بێ، کتێب چاپکردن بێ، چوزانم تابلۆ بێ، پەیکەر بێ. لەم ماوەیەدا کۆمەڵە کاری جیاواز کراوە بۆ باوکم وەکو هەندێک پەیکەر وەمان. ئەمەی ئەمڕۆژ شتێکی تایبەترە بێ کە لە پشت سەریەوانی ئەو تابلۆ ئاسنینە. بە بڕای من ئەهمیەتەکەی ئەوەیە کە ئاسنگەرێکی هونەر دۆست و شعر دۆستی شێرکۆ دروستی کردو لەسەر حسابی خۆی کە کەسێکی زۆر ئاساییە. بۆیە بە بڕای من ئەمە کارێکی گەورەیە، شتێکە بۆ شێرکۆکە هەمیشە لە بیر ناکرێت و لە دەوەری هەموومان ئامێنێتەوانێت. من هەمیشە لەگەڵ باوکما کە دانیشتم وەکو دوو هاوڕێ قسەمانە کرد، هەمیشە
پێمەوت دوا شعری خۆتم بۆ بخێنەوە هەمیشەڕە و کە شعرەکانی خۆیان نووسی یان قەسیدە درێژەکانی خۆی نووسی یەکەم کەسەی دا بە من بیخوێنمەوانە ئەی ڕائت چییە دانە هەڵی چاپی تایە کە لە شوێنێکە هەڵام کردووە زوو زوو پێمەوت شتی تازە چییە سا لێرە وایە پێمەوت دواشتت چییە با بیخوێنمەوانێ هەمیشایی دامێ دامن بەختی ئەوم هەبوو کە یەکەم جار شتەکانی بخوێنمەوانێ و منیش ڕای خۆم لەسەرەوت ئەو مەلانەی بە ئاسمانەوە ئەکوژرێن گەر ئەستێرە و پەڵەهەور و باو هەتاویش تاوانکەران بەدینەکەن ئاسۆش جۆی خۆی کڕکالێیان شاخ و ئاویش لە بیریان کەن هەتەت تاقە درەختێ هەر ئەبێ بیان بینێ و ناویان لەسەر ڕەگەکانی خۆی بنووسێ گوڵاڵەیەک بۆ تووتڕ چێنوشتایەوە دەستی ماچ کرد کە لێ بۆ ئەو هەستایەوە ڕەنی سووری ڕژا بۆ بەر پێی تووتڕک و هەتا مردن بەداخی ڕەنی زەردەوە تلایەوە ئەم کاتە باش من ناوم عەدالەتە لەسەر زەمین چاوێکی خوا و دەستێکی خوام ئەوەتەی هاتوومەتە ئەم نیشتیمانەوە کەس نامناسێ و کەس نامبینێ و ئەوەی ناوی نەبێ منم من لێرە تەنهام هەموو شەوێ بە چرپاکەی خۆمەوە ئەم بەچنەوە پلاستەرێکی ژەدەن لە دەمن ئەم نیشتیمانە ئەوە ڕقی لە منە هەر هەلێکی بۆڵکەوێ سەرمە بڕێ من بە ئاسانی نادزرێم بەڵام لێرە ئەگەر ئاگام لە خۆم نەبێ ئەم دزن و ئەم فرێنن ماسکەکانی من ئەبەستن ترازۆکەم هەڵەگرن و ئەچنە دەرێ بۆ ناو خەڵکو و سلسار ئەڵێن ئێمە نەک عەدالەت خودایەکی تازە هاتووی ئەم وڵاتەی لە ڕاستیە باسکردن لە شێرکۆبێکەس بۆ من ئەتوانم بڵم لە سێ پەنجەری جیاوازەوە سەیری شێرکۆبێکەسەکەم یەکەمین پەنجەرە ئەو پەنجەرەیە وەکو شاعیرێکی گەوری کورد و منیش وەکو خوێنەرێک کە هەر لە سەرەتاکانی خوێندنەوەما خوێنەری شعری شێرکۆبێکەس بووم و یەکێکم لەو کەسانی کە ئەو ڕیتم و ئەو ستایلە لە شێعر زۆر چێژی لێبینم پەنجەرەی دووەم بۆ من کە پەنجەرێکی زۆر گرنگە ئەویش کارکردن بۆ لەگەڵەیە کە ماوەی 12 ساڵ لە دەستگای سەردام پێکەوە کارمان کردو یا لەگەڵ ئەوە کارم کردووە کە هەر لە هەردوو گۆڤاری ئایندە و ڕۆڤار بەیەک و ئیشمان کردەوە کە ئەمە ژوا کات ئەزمون و یادەوەریەکی زۆرمان بەیەکەوە هەبێ هەم شتی خۆش هەم شتی ناخۆش و هەم شتی ئەدەبی و هەم شتی کولتوری و من بەشێکیانم تۆمار کردووە بەشێکیانم نووسیوەتەوە لە ڕاستیە پەنجەرەی سێمیان کە پێم وایە بۆ بەرنامەکەی جەنابەت زۆر گرنگە ئەویش ئەوەیە کە من لە ماوەی ژیانی کاک شێرکۆبێکەس و دوای مردنیشی ئیشم لە پرۆژەیەکا کرد کە ئەویش پرۆژەی نامەکانی یان نامە دەستنووسەکانی کە زیاد لە 200 نامەی کاک شێرکۆ بوو کە خۆی لە ژیانە بوو بیدایەت کۆمەڵە نامەی یا پێم کە پێشتر نردبی بۆ کۆمەڵە نووسەر و کەسایەتی کورد و عەرەب و جیهانی یای بە من کە من تایپی کەم و کۆی کەمەوە بەڵام دوای پێدانی ئەم نامانە بەداخەوە خۆی کۆچی دوایی کرد و لەسەر پرۆژەکە بەردەوام بووم پاش چەند مانگێک لە کۆچی دوایی بەرگی یەکەمی نامەکانیم کۆ کردەوە کە زیاتر لە 100 نامە بوو کە نامەی هەمە جۆر بوون نامەی ئەدەبی بوون و نامەی سیاسی بوون و نامەی کۆمەڵایەتی بوون و نامەی شعری بوون خۆشتان نەزانن لە دنیای ئەدەبیاتە لە ئێستایە ئەدەبیاتی نامە ڕەهەندێکی زۆر قوڵی هەیە لەناو ئەدەبیاتە و پێم وایە گرنگی نامە بۆ نووسەر پەیوەستە بە کاریگەری و گەورەی نووسەرەکەی نەک بە خودی نامەکە بۆیە نامەکانی کاک شێرکۆ کە من کۆم کردو لە بەرگی یەکەمە نامەی هەمە جۆر بوو و نامەی درێژ نامەی کورد نامەی زۆر بەهێز کە تێڕوانی خۆی بووە نامی سادە و ساکاریش بەڵام سادە و ساکارەکانیش گرنگیان هەیە بۆ گرنگیان هەیە لە بەرەوەی نامی شێرکۆبێکەسن و نامەی دووەمیان یعنی کتێبی دووەم کە کۆم کردەوە لە نامەکانی شێرکۆبێکەس زیاتر ئەو نامە ئەدەبیانە بوو کە نردبووی بۆ کۆمەڵێ نووسەر و ئەدیبی کورد و بابەتی گفتوگۆ و ڕەئی و قسەکردن لەسەر ئەزمموی شعری خۆی و ئەزمموی شعری بەرامبەرەکەشی بۆ نمونێکێک لەوانە قسەکردن لەسەر ئەزمموی شعری ئەدۆنیس قسەکردن لەسەر ئەزمموی شعری نزار قەبانی قسەکردن لەسەر ئەزمموی شعری کۆمەڵە لە شاعیرانی تریش بۆیە ئەمە وای کردبوو کە
بەشی دووەمی نامەکان جۆرە لە تایبەتمەندیتی تیابێت و ببێ بە کتێبێکی تایبەت کە بتوانین لێەوە شێرکۆبیەکەس بخوێنیتەوە. بەشێکیانم نووسیوە بەڵام کردێتەوە بە تایبەتی ئەو کاتانی کە بەیەکەوە ئیشمان کردووە لە گۆڤاری ئایندە دیارە گۆڤاری ئایندە من بەڕێوەبەری نووسین بووم تێەوە کە شاد عەبدوڵڵا سەرنووسەر بووە بەڵام کۆمەڵێ بیرەوەریشتی خۆشمان هەیە و تۆمارم کردووە. یەکێک لەو شتانە کە ئیسا بیرم کەوتەوە لە پسەرەکەی جەنابتەوە نامەیەکی یا پێم لەسەر گۆرانی بێشکانی بوو دەستنووس بوو. نامەکەی یا پێم ئەمە ئەو کاتە خۆی لە ژیانە بوو نووسیمەوە نامێکی دوور و درێژ بوو وەکانی نووسی بوو کە یامۆپی دوای هەفتێکاتەوە یامۆپی بە سۆفت بە نووسین داوای دەستنووسەکەی لێ کردم. منیشتم یاومەتۆ پێەوە ئەو شتی کاکردنەوە بوو بە مناقەشەی زۆرمان کاکە خۆ من درۆ ناکەمنەوە تۆ پێ ئەو نامەیە بەداخەون بوو لە نێوانمان دەستنووسەکە تۆزە نیگەرانیش بوو بەڵام کە وەفاتی کرد من هەروەکو وەفایەک هەم بۆ کانی گۆرانی بێش هەم بۆ کاک شێرکۆبیەکەس لە ناو نامەکانە پاراست مودامنە ئەوە ژێ هێولە و یادەوەرانی کە ونبوونی نامەیەک بوو لە نێوانمانە کە بوو بە چیرۆکێکی خۆش بەڕاستی. زستانێ بوو چوومە خەیاڵی بەفرەوە و خوڵ داچووم و دڵم بەستی و پیامامەوە لە بەهارە هەڵە کۆچێک بە ئەسپایی منی هێنایە دەرەوە و لەگەڵ خۆیدا پێشکەشی کردم بە بستی شۆڕە ژنێک. دووەم هەردوو شێنوان پێوتم ئەبوو لە نێوان هۆنراوە و ئەو ژنەدا من یەکێکیان هەڵبژێرم بە شەعرم وت من ناچارم هەر ئەو ژنە هەڵبژێرم و بۆ لەمە و دوا تۆ نانووسم. شەعر ڕۆشت و ژن مایەوە بەڵام وەختێک کە ئەو شۆخە هاتە ناو ژووری دیدەوە بەرامبەر ڕۆحم ڕاوەستا بەبێ ئەوەی پێ بزانێ خۆیشی بوو بە قەسیدە. شێرکۆ بێکەس یەکێکە لەو شاعیرانەی کە تەمەنێکی زۆری نەبوو تەنیا 73 ساڵ ژیا بەڵام بەخشە شعریەکانی خۆی ئەداد لە 730 ساڵ. شێرکۆ تاکە شاعیرێک بووە کە توانیوێتی وەک شاعیرێکی ئینتباعی یان وەک هونەرمەندە شێوەکارەکانی سەردەمی ئەمپرسیۆنیزم یان ئینتباعی لە وشەسازیدا ڕنگ دروست بکە. بۆیە شعرەکانی بە بەردەوام دەمێنێتەوە لە هەزری هەموماندا و یەکێکە لەو شاعیرانەی تەنیا خەونی نەکردووە بە شعر بەڵکو ئەو هەمیشە لە ناو ژیانی واقعیدا ژیاوە و کارکتەرەکانی ئەو کارکتەرانە بوون کە لە ناو مەرگە ساتەکانی ژیانە هەڵی هێنجاون و بەکاری هێناون. هەر کاتێک ویستبێتی چامەیەک بنووسێت قەسیدەیەک بنووسێ گەڕاوە بە دوای کارکتەرەکانی خۆیان و بە هەزاران پرسیاری لە هەموو کەسێک کردووە بۆ ئەوەی بگە بۆ ئەنجامەی کە خۆی ئەوێ. بۆیە شعرەکانی هەمیشە بە زیندویی دەمێننەوە و ئەو شعرانە بە بەردەوام دەبێ بڕواتە ناو نەوەکانی داهاتوو و نەوەکانی داهاتوو ئەو شعرانە ببینن چونکە شێرکۆ جارێکیکە من ڕام وایە کە دروست نابێتەوە و شێرکۆ تەنیا هەر خۆی هەبووە و جارێکی کە ناتوانرێت کە ئەو دنیابینیەی شێرکۆ بێکەس هەیبوو لە کەسێکیکەیە بەرجەستە بکرێت. ئێمە تەمان پەیوەندەیەکی زۆر باشمان هەبوو پێکەوە و من یەکێک بووم لەو کەسانەی کە زۆر معجبی سەرسەختی شعرەکانی بووم. ئەو ساڵانی کە لە ئێران بووین بە تایبەتی لە ساڵانی 1989 لەوێ ئێمە من هاوڕێیەکم هەبوو کە کوردی فەیلی بوو و خۆشی هەم نووسەر و چیرۆک نووسە و کاک موسا بیدەچ کە ئێستاش هەر لە تارانەژی هات بۆ لام بەیانێکیان گۆڤاری سروەی پێبوو وتی ئەم شاعیرە ناسیت کە خەڵاتی تۆزۆلسکی وەرگرتە بوو لە وڵاتی سوید وتم بەڵێ ئەوە هاوڕێمانە و یەکێکە لە شاعیرە گەورەکانی کورد وتی بۆچی نایی ئێمە ئەم هەواڵە بڵاو بکەینەوەنێ و تەرجەمەی فارسی بکەین. ئەوە بوو بڕیارماندا
هەواڵەکەمان لە گۆڤاری سروە بڵاو کردەوە بە فارسی و چەند شعرێکمان لێ تەرجەمە کرد. دواتر سیرمان کرد ئیقبالێکی زۆری لەسەرەوە، زۆر لە نووسەرەکانی تاران معجب بوون بەو شعرانە و بەو وێنە جوانانەی کە لە ناو شعرەکانە هەبوو. بۆیە هانیان داین کە جارێکیکە کۆمەڵێک شعری تری تەرجەمە بکەین و لە مجلەی کەیهانی فەرهەنگی هەبوو لەوێ بڵاوی بکەینەوە. هەر جارێکیکە هاندانەکە بۆ ئێمە بوو بەمایی ئەوەی کە دیوانێکی بۆ تەرجەمە بکەین. ئەوە بۆ من نامەیەکم بۆ نووسی بۆ کاک شێرکۆوە کە و کاتە لە سوی دەژیا هەندێک شعری بۆ ناردم و ئێمە کۆمەڵێک لەو شعرانەمان جارێکیکە تەرجەمە کردەوە بۆ فارسی. هەوڵماندا زۆر کە چاپی بکەین، بەڵام بەداخەوە بارودۆخەکەی ئەو سەردەمە گونجاو نەبوو کە بۆمان چاپ بکەن. دیوانەکەمان ناونا ئوندوه دەرپەلکایم، واتە خەم لە پێڵەکانمان. بەڵام تا ئێستا ئەمە وەکو یادگاریەک من لە لای خۆم هێشتومەتەوە و ئەیپارێزم. هیوادارم ڕۆژێک لە ڕۆژان بتوانین ئەو شعرانە جارێکیکە بە چاپ بگەین.